دوای 73 ساڵ بای داگیرکاری بەو ئاراستەیەدا هەڵی نەکرد کە کەشتی ئیسرائیل خوازیارەتی بە پێچەوانەی خواستی خودی قەوارەی ئیسرائیل و زلهێزانەوە لە دوای 73 ساڵ بەسەر یەکەم قۆناغی دەرکردنی فەڵەستینیەکان لە زێدی خۆیان و نیشتەجێکردنی جوولەکەکان لەسەری هێشتا بەرەنگاری فەڵەستینیەکان زیاتر ڕەگدا دەکوتێ و باوەڕی تەواوەتیان بە مافی ژیانیان لەسەر خاکی خۆیان پتەوتر دەبێت. 15 مانگی 5 ساڵی 1948 یەکەم قۆناغی ڕاوەدونان و کۆچپێکردنی فەڵەستینیەکان لەسەر زەوی خۆیان لەلایەن گروپە سەهیۆنیە چەکدارەکانەوە دەستی پێکرد کە دواتر بە دروستکردنی قەوارەیەک لە ژێرناوی دەوڵەتی ئیسرائیل کۆتایی هات. ساڵیادی نسکۆی 1948 هاوکاتە لەگەڵ خولێکی دیکەی هێرش و پەلامارەکانی قەوارەی ئیسرائیل بۆ سەرگەلی فەڵەستینی لا کەرتی غەزە و پرۆسەی بە جوولەکەکردنی قودس و مزگەوتی ئەقسا. لە ماوەی نێوان یادی ساڵی ڕابردووی نسکۆدا پێچەوانەی خۆڕاگری فەڵەستینیەکان هەریەک لە ئیمارات و بەحرین و سۆدان و مەغریب بە چاودێری ئەمریکا ڕێکەوتنی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ قەوارەی ئیسرائیل واژۆ کرد. لە سەرئاستی جەماوەری لە کاتێکدا ئیسرائیل لە کەناری خۆرئاوا بە نایاساییانە سەرگەرمی فراوانکردن و دروستکردنی ئۆردوگای جوولەکەنشینی نوێ و بەنیازە پێی خۆی زیاتر دابووکتێ، بەڵام لە کەناری خۆرئاوا لە کەرتی غەزە و تەنانەت لە نێوخۆی هێڵی سەوزیش ڕۆژانە ڕوبەڕووی بەرەنگاری خوازی زیاتر دەبێتەوە و چاودێران هۆشداری لە هەڵگیرسانی ڕاپەڕینی سێم دەدەن لە قودس. لە سەراستی نێوخۆیش دوای 73 ساڵ لە سەرەتاکانی دروستکردنی قەوارەکە ژمارەیەکی بەرچاو لە چاودێران و ناوەندە ئەمنی و فکری و سیاسی و ئەکادمی و ڕاگەیاندنەکانی قەوارەی ئیسرائیل گومان لە درێژە کێشانی ئەو قەوارەیە دەکەن کە ناویان لێ ناوە دەوڵەت. ساڵی 2007 بنیامین ناتانیاهۆی سەرۆکوەزیرانی قەوارەی ئیسرائیل بە ئاشکرا ئاماژەی بە مەحاڵی بەردەوامبوونی قەوارەکەی دەکات کاتێک لە بۆنی جەژنێکی تایبەتی جوولەکەکاندا دەڵێ هەوڵ دەدەم ئیسرائیل بگاتە یادی 100 ساڵەی، بەڵام ئەوە بەو ئاسانیە نییە. مێژوو فێرمان دەکات دەوڵەتی گەلی جوولەکە کە دەوڵەتی حشم و نائیم بووە تەمەنی لە 80 ساڵ تێنەپەڕیوە. ساڵی 1947 بە بڕیاری ژمارە 180 نەتەوە یەکگرتووەکان لە سەدا 57 خاکی مێژووی فەڵەستین درا بە جوولەکەکان تا دەوڵەتی داگیرکاری خۆیانی لەسەر دروست بکەن. نزیکەی لە سەدا 42 بۆ فەڵەستینیەکان هێڵرایەوە تا ئەوانیش بە هەمان شێوە دەوڵەتێکی لەسەر دروست بکەن. بەڵام لە شەڕی ساڵی 1948دا ڕێکخرا و گروپە زایۆنیەکان لە ڕێی هەڵمەتی سەربازیەکانیانەوە خاکی زیاتری فەڵەستینیان دەست بەسەرداگرت تا ڕێژەی خاکی دیاریکراو بۆ جوولەکەکان بۆ لە سەدا 78 بەرز بووەوە. هێشتا هیچ لە تابلۆکە نەگۆڕاوە، هەر دەڵێی 73 ساڵ لەمەوبەرە فەڵەستینیەکان بە بەرچاوی بانگەشەکارانی دروشمە بریقەدارەکانی جیهانەوە بەردەوام خاکیان داگیر دەکرێ و ئەوانیش بە پێی توانە و بە ئیرادەی بەهێزەوە ڕوبەڕووی یەکێک لە وڵاتە زلهێزە سەربازیەکانی جیهان دەبنەوە.